بەناوی خوای بەبازەوی و بەخشندا خۆشحاڵم کە لە ئەڵلقەی ژمارە 32 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر. سوپاس بۆ ئێوەی بینەر و بیسەر کە بەردەوام لەگەڵمانن و بەردەوام ئەو سەرنجانەی کە هاتانە هەرچەنە تاکو ئێستا و سەرنجانێکی گەشتەوە بە من زۆرینەی دەستخۆشی بووە و زۆرینەی هاندانە کە ئەم بەرنامەیە بمێنێەوە ئەم بەرنمەیە کاریگەری باشی هەیە. ئەمە جگای خۆشحاڵیە چونکە ئەگەر خوانە کردە کاتگرتن بێواتە کاتێکمان لێوە گرت بێ ماناوە هیچمان نەکردووە بەڵام بە تەکید من ئەزانم کە ئەو پرسیارانی کە ڕوبەڕووی بە مامۆستا کرێتەوە بە تایبەتی لە چوارچێوە کتێبەکانیەوە ئەو وەڵامانەی کە ئەوی دەیداتەوە بە تایبەتی ئەو وەڵامانە جاری وا هەیە وەکو جاری تریش وتومانە سەرباری ناوەڕۆکی کتێبەکەشە بن و کتێبەکە دەوڵەمەنەکەن سەرجەمیان دەبن بە معریفەیەکی ئیمانی معریفەیەکی باڵێن ئیسلامی باش. ئەمە بۆ ئێمە زەخیرێکی گەورەیە تەمەناوەکەین کە خوای گەورە لەمان قوبوڵکەوە بە چاکە لێمان وەرگرێ ئینشاءڵڵا. سوپاس دەکەم مامۆستا بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش کاکە پەیوەند بەخێر بێنەوە. مامۆستا سەبارەت بە و ئاەتەی یاخودا بڵێن ئەو دەستەواژەی قورئانی کە لا تەبدیل لخەلق الله سەیرەکەی هەندێک سیاقەکەی ئەندازەیەک نازانم ئەگۆڕن یاخودا بڵێن بە جۆرە لە جۆرەکان لە سیاقێکی تر بەکاری هێنن ینی ئەو سیاقە زۆرتر قسەیە لەسەر زاهیری ڕەنگە ئاڕاستی ئەم با بڵێن ئەم مەفهومە قورئانی وێژەوەیە کە خۆی پەروەردگار ڕازی نییە بەوەی کە ئینسان دەستکاری مەسەلەن بۆ منە لە شولاری خۆی بکە کە ئەمە خەڵقی خوایە کە خەڵقی خوا بگۆڕێ بۆ نمونە مەسەلەن یەکێک تەجمیلی لوتی بکە یەکێک نازانم دەستکاری ئافرەتە دەستکاری برۆی بکە یا دەستکاری شوێنێکی بکە یعنی سیاقە گشتەکەی ئەم ئاەتە دەشێت ینی بەم شێوەیە بە مامۆستا. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. كاكا بيوان بخير بين يا أخوة دوبارا أم آية مباركة كآية جمارسية لسورة الروم أصلا باسي أو بابة هرناكا باسي شتيشي كذا كات بآياتك هم بخوينيو سرنجي بدين. خواه سبحانه وتعالى ده فرميت فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. بابيش الرأس معناكي بكردي بكين. خواه ده فرمي للسياق يكدا كباسي پێشێ باسی نیشانەکانی خوا دەکات سبحانه وتعالى دوای باسی هەڵوێستی هاوبەش بۆ خوا دانەرەکان دەکات لادان و خلیسکانەکانیان دەکات لە ڕێبازی تەوحید و خوا بێگرتن دوای دەفەرمی فەئەقیم وەجهەکە لیدینی حەنیفە ڕووی خۆت ڕێک بکە لەگەڵ ئایندا ئەلیف و لام کە لە چۆتە سەر ئەدین واتە ئاینیەک کە خوا پەسەندی کردووە کە ئیسلام و ملکەچیە بۆ خوا حەنیفە واتە ئەو ئاینە وشەی حەنیفەیە حاڵە لە ئاین واتە ئاینێکە کە بێخەڵتەیە بێگەردە پاکە لاری تێدانە یاخود حاڵە لەو ڕاناوەی کە مخاتەبە واتە تۆ لە کاتێکدا ڕووی خۆت بەرامبەر بە ئاین ڕێک دەکەی حاڵیشت وا بێ کە حەنیفەن واتە واز لە لاری و چەوتی بێنە و خۆت ڕێکەوە خۆت پاک و چاکە. دوایی دەفەرمی فطرة الله التي فطر الناس عليها ئەو ئاینە هەمان ئەو سروشتەیە کە خوا خەڵکی لەسەر سروشتاندووە لا تبدیل لخلق الله گۆڕان نییە بۆ دروستکراوی خوا ئەو فیتڕەتە کە خوا مرۆڤی لەسەر ڕزکاندووە و سروشتاندووە ناگۆڕێ لەبەی ناچێ ذلك الدين القيم ئەوە ئاینی ڕاستە لێرەدا وشەی دین بە معنای دینداریە چونکە وشەی دین بە پێی سیاقەکە دەبێتەوە جارێ بە معنای بەرنامەی ژیانە بەگشتی جارێ بە معنای بەرنامەی خوایە جاری وایە بە معنای ملکەچیە جاری وا هەیە بە معنای دینداریە لێرەدا ذلك الدين القيم ئەوە دینداری ڕاستە وەکو پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ الدین النصیحة دین بە معنای ئیسلامە نا ئیسلام چۆن هەر نەسیحەتە ئیسلام زۆرشتە دینداری چاک بریتێ لە دڵسۆزی
بە خەمخۆری دڵسۆزی بۆ هەموو لایەک بۆ خوا مەسان نەسیحە لەوێ ئامۆژگاریە دڵسۆزی جیایە چاو دەفەرمێت چی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو فەرمایشتە لە صەحیح بوخاری مسلم داهاتوە الدین النصیحة قلنا لمن قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم کەس نەما دڵسۆزی بۆ خوا بۆ کتێبی خوا بۆ پێغەمبەری خوا بۆ بەرپرسانی مسلمانان و بۆ مسلمانان بەگشتی کەواتە لێرەدا بە معنای دین بە معنای دینداری تەدەیون لێرەش کە دەفەرمێ ذلك الدین القەیم ئەوە دینداری ڕێک و ڕاستە یواتە دینداری ڕێک و ڕاست ئەوەیە کە ئەو وەحی کە خوا ناردوێتی لەگەڵ ئەو فیتڕەتەی کە خوا خەڵکی لەسەر خوڵقاندووە یەکشتن هەر کاتێک شتێک بە ناوی دینی خواوە پێچەوانەی فیتڕەتی بەشەر بوو پێچەوانەی سروشتی ساغی بەشەر بوو پێچەوانەی عەقڵی سەلیم بوو بزانە کە ئەوە دینی خوا نییە چونکە دینی خوا دینی ڕاست ئەوەیە کە دەبێت لەگەڵ فیتڕەتی ساغدا بگونجێ جا دوایی دەفەرمێ وەلاکن ئەکثەر الناس لا يعلمون بەڵام زۆربەی خەڵکی نازانن کەواتە بێمە سەر پرسیارەکەی جەنابەت قسەمان لەسەرەوە بوو مەمەستا سەبارەت بەو ئاەتی کە فەرمێ لا تەبدیلە لە خەڵقی الله قسەمان لەسەرەوە بوو کە ئەو پەیوەندی هەیە هیچ پەیوەندی بەوە نیە بەڵێ خوا سبحانه وتعالى باسی ئەوە دەکا کە ئەو فیتڕەتە و ئەو زکماک و خواڕسکە کە بریتێ لە هەستی خواناسی هەستی خواپەرستی لە مرۆڤدا ناگۆڕێ لا ناچێ هیچ پەیوەندی نییە بەوە کە دەستکاری جەستەی خۆ بکریان نەکرێ بەڵام بۆ زانیاریت ئەوە لە شوێنی دیکەدا هاتووە باشە مامەسا لە سوورەتی نیسادا خوای پەروەردگار دەفەرمێ ولا يغيرن خلق الله ئەوە هاتووە یعنی هەروەها لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام کە مرۆڤ نابێ دەستکاری جەستەی خۆی بکە هەروە بە ئارەزوو ئەمما زانایان گوتوویانە ئایا کەسێک لوتی بە جۆرێکە یاخود جا ئافرەتەیان پیاوە یاخود کەسێک ئەندامیشی زیادی هەیە یاخود کەسێک نوقسانێک لە جەستەیدا هەیە ئەگەر خۆی عملیات بکات چاکی بکە هیچ ناشەرعی کردووە نەخێر بە پێچەوانەوە کەسێک بۆ وێنە ئافرەتێک مووی لێرە دێت لە شوێنی سمێڵ یا لە چەناگەی دێت ئەگەر ئەو موانە لابەرێ ئەگەر ئەو موانە لابەرێ ئەمجا خۆی دەباتەوە سەر ئەو حاڵەتەی کە خوایتە لە ئافرەتێ سەخوڵقاندووە چون ئافرەت نابێ بشوبێتە پیاوەوە یاخود ئەو ئافرەتەی کە برۆیەکانی پێکەوە پەیوەست دەبن ئەگەر ئەو نێوانی برۆیەکانی لابەرێ بۆی وەکو پیاوان نەچێ ئەوە خۆ معناو شتێکی چاچی کردو نە شتێکی خراپ بۆ چونکە خوا لەعنەتی لەو پیاوانە کردووە کە خۆیان وەکو ژنان لێ دەکەن و لەعنەتیشی لەو ژنانە کردووە کە خۆیان وەکو پیاوان لێ دەکەن نابێ نە ژن بە ژنایەتی خۆی شەرم بێ بە مینەبوونی خۆی پێ نوقسانی بێ نە پیاویش نێرایەتی خۆی پێ نوقسانی بێت تا پیاو خۆی وەکو ژن لێ بکە و ژنیش خۆی وەکو پیاو لێ بکە دەبێت هەر کامیان بە بەشی خوا ڕازی بێت چونکە ئەم ژیانەی مرۆڤ پێویستی بە ژنانی شێ و پێویستی بە پیاوانی شێ سیفەتەکانی کە لە ژناندا دانراون بێحیکمەت نین لە زگماکەوە هەر لەو نوتفەیەوە کە خوای پەروەردگار دەیخوڵقێنێ لەوێوە ژنایەتی ژنان و مێینایەتی ژنان کۆمەڵێک سیفەت دەخوازن و نێرایەتی پیاوان کۆمەڵێک سیفەت دەخوازن بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لعن الله المتشبهات من النساء بالرجال والمتشبهين من الرجال بالنساء ئەوە جیایە بەڵام ئەوە کە وەکو گوتم هەروە بە هەوای نەفس چۆ بۆیە باست کە لە تۆزێک نامۆیە بە باسەکەمان بەڵام مادەم ئاماژەمان پێدا بەڕاستی خەڵک ئێستا زۆر بە تایبەتی بیستومە ئافرەتان زێدە ڕۆی دەکەن لە خۆ جوانکردن و لەوەدا کە دوایی بە نوقسانی دەشتێتەوە بۆیان هەیە دەڵێن زۆر دەستکاری لوتی دەکا یان دەستکاری لێوی دەکا یان دەستکاری چی دەکا یان دەستکاری نازانم کوڵمەی دەکا دوایی ئەو پێستەی تێک دەچێ خۆ
ئەگەر ناگەر بە شێوە دەستکاریکردنێک بێ کە ژن بۆ مێردی خۆی خۆ جوان کە با خۆی جوان کە تا دایکمان عایشە خوالی ڕازی بێ دەڵێ ئەگەر هیچێکتان توانیت چاوی خۆی دەرێنێ بە جۆرێکی بیخاتۆ شوێنی خۆی کە تەوانەوە مستەحیلە بۆ مێردی خۆی خۆ جوان بکە بابیکە. بەڵام هەندێک لەو دەستکاریکردانە دوایی لە ڕووی تەندروستیەوە بە زیان بۆیان دەشتێتەوە. ئیدی زۆر جۆرە دەستکاری کرد مشت هەیە ئەوجا بە تایبەتی بەنسبەت برۆ ئەوەی کە هەر بڕۆی هەڵدەگرێ تەمەنەوە حەدیثی صحیح پێغەمبەر عەلەیهی سەڵات و نەهی لێکراوە. بەڵێ ئەگەر برۆکەی وەکو هی پیاوان بێ وای لێ بکا کە وەکو پیاوان نەچێت قەیناکە یان مووی لە لێرەی بێت و لە چەنەگەی بێ بۆی وەکو پیاوان نەچێت ئەوە قەیناکە. یا مەسەن لوتی وابێ کە شکا بێ یاخود بە جۆرێک بێ کە هەناسەی باش بۆ نەدرێت تووشی جووبی کردبێ یاخود پێی ناشیرین بێ وەکو نیشانەیەک وای لێ بکات کە پێی ناشیرین نەبێ بچێتەوە حاڵەتی ئاسایی و دۆخی ئاسایی وەکو خەڵکی دیکە ئەوە قەیناکە. بەڵام زۆر دەستکاریکردن بە تەکید لەگەڵ ئامانجەکانی شەریعەتدا تێک دەژیر لەبەرچی لەبەرەوە کە دوایی بە زیان دەشتێتەوە. مامۆستا هەر لە لاپەڕا 76 تعبیرێک بەکارێنی فەرمووی سروشتی مرۆڤ و هەستی ئاینی وەک ئارد و ئاو تێکەڵ کێشراون و هەوێری کەسایەتی مرۆڤ دروستەکەن. مەبەستن لەمە چی مامۆستا؟ مەبەستم ئەوەیە ئارد و ئاو کە تێکەڵ دەکرێن دەبن بە هەویر لە ڕاستیدا دوایی بە کەس لێک جیا نابنەوە. هەستی خواناسی لەگەڵ ناخی مرۆڤدا تەشبیم کردوون بە ئارد و ئاو کە ئەو هەویریان لێ دروست بووە ئەو جیبیلەتە ئەو سروشتیان لێ دروست بووە کە بریتێ لە نەفسی بەشەری. مامۆستا چۆن نەتگوتووە نانی کەسایەتیان لێ دروستە ینی هەویرەکە وڵا لەبەرەوە کە هەویرەکە کاکە پەیوەندیان هەویرەکە هیچ دیکە بە سەمون هیچ دیکە بە کولێرە هیچ دیکە بە نان جا نانیش نانی تیری نانی هەورامی وانە نانەشینە بۆیە ئەگە تەحدیدم کرد با بچوو دەبەوە. مەبەستەوەی کە یا مەسەن هەویر دەکرێت بە کێک دەکرێت بەچی دەکرێت بەچی کاک پەیوەند قەزەکە لێرەدا ئەوەیە کە ئەو هەستی خواناسیە لەگەڵ سروشتی مرۆڤدا تێک هەڵشێلراوە. فەرمایشتێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە لە خوای پەروەردگاری دەژێڕێتەوە. خوا دەفەرمێ خەلەقت عیبادی حونەفاء فاجتالتهم الشەیاطین و بەندەکانی خۆمم پاک و چاک خوڵقان بوون بەڵام شەیطانەکان هێرشیان کردنە سەرێ پەلاماریاندان فاجتالتهم الشەیطان عن دینهم شەیطانەکان لە دین خۆیان لایاندان لەو خواڕسکە کە خوا لەسەری خوڵقاندون لایاندان. مرۆڤەکان خوای پەروەردگار وای دروستکردوون هەر ئەوەش لە خوا دەوەشێتەوە. یعنی عەجایب نییە خوا سوبحانە وتەعالا مرۆڤ وا بخوڵقێنێ کە خاوەنی خۆی نەناسێ عەجایبە ئەوە جێی پرسیار بوو. جێی پرسیارە کە مرۆڤێک کە سەرتۆپی کائیناتە مرۆڤێک کە سەروەری دروستکراوەکانی خوایە. خوا دەفەرمێ وسەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض جەمیعا منه هەرچی لە ئاسمانەکان و زێ بۆ ئێوەم دەستەمۆ کردو هەمووی لە بەردەستی مرۆڤدایە کەواتە مرۆڤ سەرتۆپی کائیناتە شاگوڵی باغی بوونەوەرە. مرۆڤ خەلیفەت اللهە هەڵگری ئەمانەتی خوایە. ئەی ئەو مرۆڤە کە هێندە گەورە و گرنگ و ناوازێت چۆن دەبێت خوا خاوەنی خۆی نەناسێ؟ خوای پەروەردگار لە سوورەتی الئیسراءدا بۆمان باز دەکا هەرچی خوا دروستی کردو لە ئاسمانەکان و زەویدا خوا بە پاک دەگرێ و ستایشی دەکا. دەفەرمێ تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم إنه كان حليما غفورا. حەوت ئاسمانەکان و زەوی و هەر کەس کە تێیاندایە هەمووی خوا بە پاک دەگرێ و ستایشی دەکا و هیچ شتێک نییە کە خوا بە پاک نەگرێ و ستایشی نەکا. بەڵام ئێوە بە پاکگرتنەکان و ستایشکردنەکان تێناگەن. إنه كان حليما غفورا بالتأكيد خوا زۆر هێدی و مەند و زۆر لێبوردەیە. ئەگەر نا ئێوەی مرۆڤ بەخۆ بە کۆڵێک عەقڵەوە کە خوا پێداون دەبوو لە پێش هەموو دروستکراوەکانی خواوە بن بۆ بە پاکگرتن و ستایشکردنی خوا. لە گەردیلەوە تا کەهکەشان هەمووی خاوەنی خۆی دەناسێ کەواتە هەروە چاوەڕوان کرا و حاڵەتی ئاسایی و سروشتێ کە مرۆڤیش خوا و خاوەنی خۆی بناسێ. و ئێمە فەیلسوفێکمان هەیە بە ناوی ئیبن توفەیل کتێبێکی هەیە بە ناوی حەی بن یەقظان
باسی بەسەرهاتی منداڵێک دەکا کە لە دارستانێکدا گەورە بووە و دوایی گوانی بزن و مەڕوشتی مژیوە و گەورە بۆ لەگەڵ ئەوانە و دوای ئەو حەی بن یەقظان خۆی ناویی ڕەمزیە حەیانی زیندوو یەقظانی بێدار دوای ئەو حەی بن یەقظانە بیر دەکاتەوە کە دەبێ من بەدیهێنەرێکم هەبێ و خاوەنێکم هەبێ و ئەوە یعنی باز دەکا کە چۆن هەر بەو عەقڵ و فیترەتەی خۆی خوای خۆی ناسیوە و دوایی دەگاتە زانایەک ئەوەی کە زانایەکە پێی دەڵێ لە شەریعەت وەریگرتووە لەگەڵ ئەوەی حەی بن یەقظان لە فیترەتی خۆیەوە و لە ڕووی بیرکردنەوەی فەلسەفی خۆی پێگەیشتووە یەکەن ئەجا ئەلێ ڕێزایەکە پیاوێکی وەکو ئیبن ڕوشد دەڵێ فصل المقال فيما بين الشريعة والحكمة من الاتصال وتقسي كوتاي يقسي الرون لباري بيكو بيوزبوني شريعة حكمة واتو شريعة فلسفة هروها ابن تيمية رحمة الله عليه بكتب فراوانكي درء التعارض بين العقل والنقل ابن تيمية موسوعية هي دبرقة لا بردني تيك جيران لنيواني عقل ونقل ده عقلك لمروه هو نقلك لأخواه سبحانه وتعالى چونکە ناگونجێ فەرمایشتی خوا لەگەڵ دروستکراوی خوا تێک بژیرێت زۆر باش مامۆستا هەر لە بەندی دووەمدا دەچیتە سەر بابەتێکی گرنگ ئەوش بابەتی مەسەلەی عەقڵە عەقڵ دووەمین پاڵنەری مرۆڤ بەرەو خواناسی لە سەرەتای ئەم بابەتە نووسی مرۆڤ بێجگە لە ڕێگەی دڵ ڕێگەی خواناسی سروشتی لە ڕێیەکی دیکەشەوە دەتوانێت بەرەو خوا بچێ و بیناسێ ئەویش ڕێگەی عەقڵە مەبەستان لە ڕێگەی عەقڵ چییە مامۆستا کاک پەیوەندجان جارێ ڕێگەی دەرونی ڕێگەی زکماک ڕێگەی دڵ کە ئەهلی تەسەوف و تەزکیە وای پێ دەڵێن ئەو حاڵەتە نێوخۆیەیە ئەو حاڵەتە نێوخۆیە کە ئینسان لە ذاتی خۆیدا بۆ خوا دەجۆشێ و دەخرۆشێ بۆکو مەولەوی تاوگۆزی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ فاختر من الصفين أي صفي ففيه فكرا أو صفي لدو كومالكاني كيشان كام هەڵدەبژێری هەڵبژێرە ففيه فكرا أو صفي يا بير لكردون بكوا لڕێ عەقڵەوە ئەو صفی یاخود دەرونی خۆت پاکەوە لە هەردوو شانەوە هەردوو ڕێکە دەگەنەوە بە یەک هەردوو ڕێکە وەکو کوردواری خۆمان هەموو ڕێدەچنەوە بانێ یا هەموو ئەو دەچنەوە کەنداو وەکو چۆن مرۆڤ لە ذاتی خۆیدا لە نێو خۆیدا بۆ خوا دەجۆشێ و دەخرۆشێ و بۆ خوا تینوویە و شەیدایە و عەوداڵە بەبێ کەس فێریکە هەر لە ذاتی خۆیدا لە ڕێ عەقڵیشەوە عەقڵ دیارە سەرنجی دەرەوەی خۆی دەدا سەرنجی گەردون دەدا سەرنجی ئاسمان دەدا زەوی دەدا خۆی دەدا لەوێشەوە دیسان جارێکی دیکە ئەوەش ڕێ بەرە و خواچوون و ڕێ خواناسینە ئەم ئاەتە مبارەکانەی کۆتایی سوورەتی ئالی عیمران کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ دەجێڕێتەوە دەڵێ شەوێک لە ماڵی مەیمونەی پورم خوشکی بابی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەوێ بوو یعنی لە نوێرەی ئەو هاوسەرەی بوو مەیمونە بینتی الحارث دەڵێ منیش لەوێ بووم دیارم دەڵێم وا پێرەچی منداڵێکی 10 ساڵە بوو بێ لەوێ مامەوە تا بزانم پێغەمبەر چۆن خواپەرستی دەکات دڵە دوایەوە کە شەو ڕاکشە ڕاشکا ماوەیەک هەڵسا کوندەیەک لێ بوو دەستنوێژی گرت و دڵە میش وەکو ئەو چوم دەستنوێژم گرت و دوای چوومە لای چەپی ڕاوەستام نەیزانیوە دەڵێ گوێی گرتم هێنامی لای ڕاستی نوێژی کرد و تاعەتی کرد جا دەڵێ پێشەوە ئەو ئاەتانەی خوێندنەوە یا دەڵێ دوایی گوتی فەرمووی ئەم شەو 10 ئاەتم بۆ دابەزێنراون سزای سەخت بۆ کەسێک کە دایخوێنێت و بیریان لێ ناکاتەوە کام 10 ئاەتن 10 ئاەتەکانی کۆتایی سوورەتی ئالی عیمران جامە بەسم لەو 1-2 ئاەت هەیە کە دەفەرمێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار أم آياتنا كاك بيون هم باسي أهلي ضل كان هم باسي أهلي عقل كان
هەم باسی ئەهلی ذیکر هەم ئەهلی فکر دەفەرمێ بێگومان لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا و لە جێگۆڕکە یاخود جیاوازی شەو ڕۆژاندا نیشانە هەن بۆ چێ لیئولی ئەلباب بۆ خاوەن عەقڵان ئەلباب کۆی لوب بە لوب یعنی کاکڵ بەڵام بەس پێ عەقڵە بەس چی پێناسەیان دەکەن الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ئەوانە یادی خوا دەکەن واتە دڵیان بێدارە بە پێوە بە دانیشتنەوە لەسەر تەنج واتە لە هەموو حاڵاندا هەر ئەهلی دڵێکی بێدارە نا ئەهلی عەقڵێکی هۆشیاریشن ويتفكرون في خلق السماوات والأرض ئیسلام دەوێت مسلمانان هەم دڵیان بێدار بێ هەم عەقڵیان هۆشار بێ هەم دڵیان بەکاربێنن بۆ ئەو ڕاز و نیاز و ئەوە لەگەڵ خوای پەروەردگار ئاوەدانی کەنەوە بە یادی خوا هەم عەقڵیشیان ڕۆشن کەنەوە بە زانیاریەکان بە تێفکرین و بیرکردنەوە ويتفكرون في خلق السماوات والأرض دوایی بە چه ئەنجامێک دەگەن لە ئەنجامی ئەو دیکر و فیکرەدا ربنا ما خلقت هذا باطلا دەگەنەوەی پەروەردگارمان ئەم کەون و کائیناتت بە بەتاڵ بە بۆش بە بێ حیکمەت نهێناوەتە دی کەواتە مامۆستا من بمبورە ئەگەر بۆی پرسیارێکی کە هەر بکەم سەبارەت بە عەقڵ بۆی جەنابێشت بە تێری وەڵاممان بیتەوە ئەمەوێ ڕەبتی کەمەوە بە واقعی ئێستاوە لێرە و لەوێ زۆر جار گوێبیستی ئەوە ئەبین یاخود ئەوە ئەبینین کە هەندێک لە مسلمانان ئەلاسازەوە کارێکی باشەکەن لەوەی کە بۆەوەی کە ڕۆڵی بە ئابڵین دەق یاخود با بڵێنەوەی قورئان و سونەت لە جۆرە لە جۆرەکان بەس بۆی کە بەرز ڕابگرن ڕۆڵی عەقڵ نەک بچووکەکەنەوە هەر بێ ڕۆڵێکن مامۆستا ینی ئەم جۆرە لە تێگەیشتن بۆ مسلمان ئایا تەبایە لەگەڵ ئەوەی کە پێگوترێ ڕۆحی قورئانەوەی کە پێگوترێ ئاەتەکانی خوای پەروەردگار ئاراستە قورئانیەکان یاخود بە پێچوانەوە نەکرد تەبانیە زۆر ناکۆک و دژە لەبەرچی زانانی ئوسوڵی فقه دەڵێن العەقڵ مناط التەکلیف ئەرکداری تەکلیف لێکران و ئەرک پێسپێردران هەڵواسراوە بە عەقڵەوە شێت تەکلیفی لەسەرە نەخێر منداڵی نەباڵغ تەکلیفی شەرعی دەکەوێتە سەرێ نەخێر خەوتوو تەکلیفی لەسەر نەخێر پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ رُفع القلم عن 3 یەکێکیان عن النائم حتى يستيقظ وعن الصبي حتى يحتلم وعن المجنون حتى يفيق يا عن المغمى عليه حتى يفيق قەڵەم لەسەر سێ کەسان هەڵگیرە بۆ هیچیان یان عەقڵیان ئیش ناکا لەو کاتەدا یا عەقڵیان لەداوە یا عەقڵیان کامڵ نەبووە ئەگەر تەماشا بکەین خوای پەروەردگار دەفەرمێ قورئانە بۆ چێ دابەزاندووە لقوم يعقلون يتدبرون يتذكرون يتفكرون أصلا قرآن بو عاقلان هاتوا لقوم يعقلون إنا أنزلناه قرآن عربيا لقوم يعقلون بو كسانك كبفهمن أو نفهمه خو سود القرآن نابينه براسي دەزانم پرسیارەکەت زۆر پرسیارێکی لە جێ خۆی دایە بەناوی دینەوە دژایەتیکردنی عەقڵ دژایەتیکردنی دینیشە ئێمە بە عەقڵ خوا دەناسین خۆ تۆ پێشە دەبێ خوا بناسی ئەمجا لە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام بەنسبەت ئێمەوە پێغەمبەری خاتم ور دەبیەوە کاکەم چۆن بزانم تۆ پێغەمبەری خوای ئاخەرەوە تا قورئانم هێناوە ئەوە تا من حاڵم وا حسابم وا بە عەقڵ تۆ دەبێ خوا بناسی پاشان بە عەقڵ پێغەمبەری خوا بناسی دوایی بزانی دینی خوا بزانی کە ئەوە فیعلا ئەو کتێبە ئەو پێغەمبەر لە خواوە هێناوێتی ئەمجار تۆ بڕای پێدێنی واتە عەقڵ پێش نەقڵ دەکەوێ لەو ڕۆوە کە بەبێ عەقڵ نەقڵ وەرناگیرێ نەوەردەگیرێ نەفام دەکرێ و دوایش نەجێبەجێ دەکرێ کەواتە ئێمە 3 جار پێویستمان بە عەقڵە جارێ بۆی خوای پێ بناسین ئەو خوای کە ئەو نەقڵ و وەحی شەرعی ناردووە بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام بێ خوا بناسی و پێغەمبەر بناسی عەلەیهی سەڵات وەسەلام یعنی هەموو پێغەمبەران موعجزەیان هێناوە بەڵام موعجزەکە بە عەقڵ دەزانی داخوا موعجزەیان نا ئەی لەگەڵ جادوگەرێک چۆن لێت تێکەڵ نابن بە عەقڵێکی دەکەی بابەوە جادوگەرە وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێوێ دەڵێ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام یان دەبێ ئەوەی هەر کەسێ دیعای پێغەمبەراتی کرد یان دەبێت چاکترین کەس بێ یان دەبێت خراپترین کەس بێ قسەکەی زۆر جوانە یان دەبێت چاکترین کەس بێ بڵێ من نوێنەری خوام دەبێت تەماشای بکەی یان دەبێت خراپترین کەس بێ کەسێ بە درۆ بڵێ من نوێنەری خوام و هەویش نەبێ خراپترین کەسە بۆیە لێکجیاکردنەوەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لەگەڵ جادوگەران لەگەڵ ساختەچیەکان کە ئیدعای پێغەمبەراتیان کرد زۆر ئاسانە پێغەمبەر باشترین کەسە ئەوی دیکەش خراپترین کەسە جا ئێمە
پێویستیمان بە عقل هەیە بۆی کە خوای پێ بناسین و پێغەمبەری پێ بناسین عەلەیهی سەڵات وەسەلام. یەک دوو بۆ ئەوە کە ئەو شەریعەت و بەرنامە و نەقڵە کە هێناوێتی لێی تێبگەین پێویستیمان بە عقل هەیە. ئەوە دوو سێ جارێک کە پێویستیمان بە عقل هەیە بۆ ئەو شەریعەت و نەقڵە لەسەر ئەرزی واقع جێبەجێکەی. کەواتە بەبێ عقل هەر ئەسڵەن سەرچاوەی نەقڵەکە نازاندرێ، نەقڵەکە فەهم ناکرێ، نەقڵەکەش جێبەجێ ناکرێ. کەواتە ئەوەی کە دەوری عقل بچووک دەکاتەوە لە ڕاستیدا ئەوەن زەربە لە نەقڵیش دەدات، چونکە خۆ ئەگەر عقل نەما نەقڵ هەر نامێنێ. و پاشان ئێمە کە تەماشای قورئان دەکەی خوای پەروەردگار هەموو ناردنی قورئان و لێ تێگەیشتنی قورئان لقوم یعقلون ئەفەلا یتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها. ئایا لە قورئانی ور نابن یاخود دڵیان قفڵی لێ دراوە کە دڵمە بەستی پێ عەقڵە. ئێمە بە تەعەددان لە عەقڵ تەعەن لە نەقڵیش دەدەین و پاشان تەعەن لەو هەموو مەدح و ستایشەی خوای پەروەردگار دەدەین بۆ خاوەن عەقڵان. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. كواتوي عقلي نبي صدجر تماشى آسمان وزوي كهيش تيانا بينه. سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. نشان كان يخومن ينبشان إلى آسوا كانوا لخوش هذا تاكو بوين دركوا كخوا حقا يا قرآن حق بو شيء دركوا بو كسانك عقل إخوان بكاردين بير ذا كانوا زعما الكتابي بير كرنوي إسلامي لنيوان وحي واقع ده لە چەند شوێنێکی تاوان کە پێنج کتێبە تا ئێستا سێ کتێبیان چاپ بوون، یەک کتێبی یەکەم و دووەم سێم و چوارم پێنجەم لەژێر چاپن. بە تایبەت لە کتێبی پێنجەمدا پەیوەندی نێوان عەقڵ و نەقڵ بە تەفسیل باسم کردووە کە بێگومان ئەوانەی کە تەعن لە عەقڵ دەدەن لە نەقڵیش دەدەن هەروەکو معتەزیلە کاتی خۆی زێدەڕۆیان کردووە لە پشت پێبەستنی عەقڵدا لەسەر حیسابی نەقڵ و هەندێک لە ئەهلی حەدیث و ئەثەریش زێدەڕۆیان کردووە لە پشت پێبەستنی نەقڵ و گەورەکردنی نەقڵ لەسەر حیسابی عەقڵ. بەڵام زۆرینەی مسڵمانان کە پێیان گوترا ئەهل السنەتی وەلجەماعە خەتی نێوەڕاستیان گرتووە، نەقڵیان لەجێ خۆیدا دانا و عەقڵ لەجێ خۆیدا. و لە ڕاستیدا وەکو گوتم لە ڕووی ڕیزبەندی کاتیەوە نەقڵ پێش عەقڵ دەکەوێت. بەڵام ئایا لە ڕووی پێکەوە بەراوردکردن جاوە هەر ناگونجێ نەقڵ کە عەقڵ کە ئەداتێکە خوا بە مرۆڤی داوە بۆی کە خوای پێبناسێ خۆی پێبناسێ دەوروبەری پێبناسی وحی خوای پێ تێبگا ناگونجێ مەخلوقی خوا لەگەڵ فەرمایشتی خوا دەبخرێتە تەرازەوە. هەر بۆیە کاتێکە وحی شتێک دەفەرموێ ئەگەر عەقڵ زانی خوا فەرموویەتی دەبێت تەسلیمی بێ. عومەر خوا لێ ڕازی بێ بەردەڕەشەی ماچ کرد و لە سەحیح بوخاری داهاتووە تی وەڵاهی دەزانم کە تۆ بەردێکی نەزەرەر تێ و نەقازانچ ئەگە پێغەمبەری خوام نەبینی با ماچی کردو ماچم نەدەکردی. واتە لێرەدا کە تۆ دەزانی خوا وای فەرمووە پێغەمبەر وای فەرمووە عەلەیهی سەڵات وسەلام با لە حیکمەتەکەشی تێنەگەیتەوە. عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ فەرمووی لو كان الدين بالرأي لكان أسفل الخف أولى بالمسح من أعلاه. أجر دين بعقل بوايا واتهمش تيجي وحي دبو لفلتري عقل درشة دبوايا بنوي جيروي خف لبيشتر بكمسح بكري للسروي. بلام پیغمبر فرميتي عليه الصلاة والسلام بشتي خوفا كمسح كان لزياتي وكبيا كان تامشون كواتا لكاتێکدا کە وحی شتێک دێنێ عەقڵ بۆی ئیستیعاب ناکرێ قسە قسەی وحیە. بەڵام ئایا هیچ کاتێک هەیە نەقڵ و عەقڵ تێک بگیرێن وحی و بیرکردنەوە عەقڵی سەلیم تێبگیر قەت شتی وان نییە هەرگیز. بەڵێ جاری وایە عەقڵ لە هێندێشتی وحی تێناگا بۆی ئیستیعاب ناکرێ. خوا چۆنە نازانین، فریشتەکان چۆنن نازانین، تەفاسیل وردەکاریەکانی ڕۆژی قیامەت چۆنن، پەیوەندی ڕوح و جەستە چۆنە نازانین، عذابی قبر نیعمەتی قبر واتە ئەوەی کە ئینسان دوای کە دەمرێ عذاب و نیعمەتەکەی چۆنە تەفاسیلەکەی نایزانین. بۆ چونکەوە پەیوەندی بە جیهانێکی دیکەوەی عالەمی بەرزەخە و قیامەتە. بەڵام کە نایزانین عەقڵ واتە بۆی ئیستیعاب ناکرێ. ئایا دەبێت ڕەفزیکە عەقڵ هەر شتێکی بۆی ئیستیعاب نەکرێت بێت ڕەفزیکە ناخۆ لەگەڵی تێک ناژێرە عەقڵ لەگەڵی تێک دژ ناوەستێ. مستحیلە هەرگیز دقێکی شەرعی ڕاست لەگەڵ عەقڵ دژ بوەستێ. ئیبن تەیمیە لە کتێبی دەرء التعارض بین العقل والنقل دەڵێ هیچ فەرقێ هەر دقێک بە ناوی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵام لەگەڵ عەقڵ تێک گیرە عەقڵی سەلیم بزانکەوە فەرمایشتی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام.
مامۆستا هەر لە بەندی دووەمدا سەرباسێکت هێناوە بە ناوی بۆچی مرۆڤ بە دوای خوددادا عەوداڵە. من ژەمەوە بیکەم بە پرسیارێک ینی بۆ مرۆڤ بە دوای خوا عەوداڵە، ینی بێخودایی ئەو نە کێشەیەکی گەورەیە بۆ مرۆڤ. زۆر گەورەیە. ئەسڵەن بێخودایی بۆ ئینسان دەکاتەوە بێمەعنایی. باشە. یعنی مرۆڤێک بێخودا بێ ژیانەکەی بێمەعنایە. تەماشا بکە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەنعامدا ئاەتێک دەفەرمێ زۆر جێی سەرنجە. دەفەرمێ ئەوە من کان مەیتەن فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها كذلك زين للكافرين ما كانوا يعملون. آية کەسێک کە مردوو بوو زیندومان کردەوە و ڕووناکاییەکمان پێدا لە نێو خەڵکی پێی بڕوا وەکو کەسێک وایە کە لە نێو تاریکاییاندا لی دەرباز نابێ. کەسێک کە خوا نەناسێ کاکە پەیوەند تەماشای ڕابردووی دەکا تاریکاییە نازانێت لەکوێ ڕاتوە. تەماشای ئێستای دەکا تاریکایە نازانی بۆچی هاتووە. تەماشای داهاتووی دەکات تاریکایە نازانی بۆ کوێ دەچێت. تەماشای سەرەوەی خۆی دەکا چێ هێناوێتی هەر نازانی چێ هێناوێتی. بۆی کە خوا دەفەرمێ كمن مثله في الظلمات ليس بخارج منها لە نێو تاریکاییاندا لیان دەرباز نابێ. جا من ژیانی ملحیدەکانم زۆر تەماشا کردووە. فعلا ئەوەی کە خوا دەفەرمێ ڕێک وایە لە تاریکاییاندان. لیچەی لەوانە مەسە ستیفن هۆکینگ، ریشارد داوکینز، هتوشنس ئەو دینیت یعنی تۆ تەماشای گوێ لە قسەکانیان بگرشتەکانیان مەسەنە تەماشا بکە. بۆیە لە ریشارد هاوکینز دەپرسن لە ریشارد داوکینز لێ دەپرسن لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆندا کە من بۆیان تەرجومە کردمەوە. دەڵێن کەسێک زینا لەگەڵ مەحاریمی خۆی بکە بە پێی ئەو فیکرە ئیلحادی تۆ چۆنە؟ یعنی لەگەڵ دایکی لەگەڵ خۆشی لەگەڵ کچی. دەڵێ ینی بۆ زیانی بۆ کۆمەلگا هەیە. بۆ چونکە ئەخلاق بەهایەکان هەم پەیوەندیان بەخواوە هەیە. ئەسڵە نەکەر ئەوەندە یاسا عەقڵیەکان هەم پەیوەندیان بەخواوە هەیە سوبحانەوە وتەعالا. هەموو هۆکارێک هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە، هەموو پەیداکرایەک پەیداکەرێکی هەیە، هەموو پەیوەندی بەخواوە هەیە سوبحانەوە وتەعالا. وەختێک ئینسان خوا لە دەست دەدا، خۆی لە دەست دەدا، عەقڵ لە دەست دەدا، ئەخلاق لە دەست دەدا، مەعنا لە دەست دەدا لە ژیانیدا. بۆی خوا سوبحانەوە وتەعالا چەند جوان دەفەرمێ، هەر شایستەی خوایە وا بفەرمێ. دەفەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم. وەکو ئەوانە مەبن کە خوایان لەبیر چوو، خوا خۆیانی لەبیر بردنەوە. کەسێک خوا نەناسێ خۆی نەناسێ. جارێک دەڵێ مەیمونزادەم، جارێک دەڵێ لە ئەمیباوە هاتووم، جارێک دەڵێ لە چیبچیەوە هاتووم. گرنگەوەیە ئەو ڕێز و حورمەتێک کە خوا لێی ناوە کە هەڵگری ئەمانەتی خوایە، خەلیفەتوڵڵایە، لە باشترین شێوەدا دروست کراوە، هەموو شتێکی بۆ ڕام و دەستەمەوە کراوە، ئەو ڕێز و حورمەتە لە دەستەدا. وەڵام من کوڕی مەیمونیم، دەستمەوە سەر قڕژاڵ و بۆق، دەستمەوە سەر ئەمیبا لەوێوە. ریشارد داوکینز دەڵێ مرۆڤ چڵکێکی گەردوونە، چڵکێک ینی چڵپاوێک چڵکێک لە گەردووندا ئەوە بووە و مرۆڤ لە ئەنجامی گەشەی ساندوو مرۆڤی لێ دروست بووە. ئەوە لەکوێ و ئەوە لەکوێ کە خوا دەفەرمێت و ئەی مرۆڤ لە باشترین شێوەدا تۆم خوڵخاندووە، ڕێزم لە تۆ ناوە. ولقد كرمنا بني آدم لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. ئەتۆ جێنشینی منی لەسەر زەوی، ئەتۆ هەڵگری ئەمانەتی منی. ئەی مرۆڤ ئەوە لەکوێ بە سڵکێکی گەردوونی یاخود بە ژیاندارێک کە هەروە تۆزێک لە دوای مەیمون و ئەو جڕوژانەڕەوە هاتووە. ئەوە لەکوێ بۆیە بەڵێ بەبێ خواناسی ئینسان معنایەک بۆ خۆی بۆ وجودی و حیکمەتێک و ڕێز و حرمەتێکی بۆ نامێنێتەوە. مامۆستا لە لاپەڕ 85 پرسیارێک دروستەکەی ئەنووسیت ئایا چ شتێک وا لە مرۆڤ کات کە ژیری و بیر و هۆشی خۆی خەریکی ناسین و دۆسینەوەی خوا بکات. دوای بە درێژی وەڵامیایەوە حەزەکەم سەبارەت بەمە شتێک کاک پەیوەند من بە کورتی و بە پوختی مرۆڤ کە لە دڵۆ بۆ خواتینوێ و شەیدای و عەوداڵە دیارە بە عەقڵیش کە تەماشای خۆی دەکات، تەماشای گەردوون دەکات، تەماشای دەوروبەری دەکات، دەڵێ دەبێ خۆم و ئەو دەوروبەرە و ئەو گەردوونە دەبێ خاوەنێکمان هەبێ. واتە وەکو چۆن لە دڵەوە مرۆڤ بەرەو خوا دەچێت، هاندەرێکی دەرونی هەیە، هاندەرێکی عەقڵیشی هەیە بۆ وەڵامی ئەو پرسیارانەی کە
من لەکوێوە هاتوو چێ هێناومی بۆچی هاتوو بۆ کوێ دەچوم ئەم گردونە چێ خاوەنیەتی ئەم هەموو وردەکاریە ئەو هەموو ڕێک و پێچی هەموو وەزع سیستماتیکە ئەم هەموو دیزاینە دەبێت دیزاینەرێکی هەبێ ئەم هەموو ڕێکخستنە دەبێت ڕێکخەرێکی هەبێ ئەم هەموو یاسایە دەبێت یاسادانەرێکی هەبێ عقل مرۆڤ ناچار دەکات جا من دیارە دوو یاسای لەو کتێبەدا دوو یاسای بنچینەی هێناونەوە یەکەم یاسای هۆکاری دووەم یاسای ڕێک و پێچی هەموو پەیدا بوویەک پەیداکەرێکی هەیە و هەموو ڕێکخراوێک ڕێکخەرێکی هەیە بەڵام لەو کتێبەی کە پێشتر ئاماژەم پێدا ئیمان و ئیلحاد لێوێدا حەوت یاسای عەقڵیم هێناون یعنی عەقڵ دەگونجی حەوت یاسای لێ هەڵبهێنجرێن لە بەڵگە نەویستە عەقڵیەکان کە هەر کامێکیان بەڵگەیە لەسەرەوەی کە عەقڵ مرۆڤ ناچار دەکا خوا بناسێت و خاوەنی خۆی بناسێت مامۆستا بەس پرسیارەکەم بۆی تەرتیبی کتێبەکە تێگنەیە بەڵێ هەرچەنە من لە کاتی خوێندنەوەشی هەستم کرد ینی قورس و تۆزێک ئاڵۆزە تەمەناوەکەم هەم بۆ من و هەم بۆ بینەرانی خۆشەویستیش ئەندازەیەک سادە جوابی بیتەوەش سەبارەت بە هەر لە باسی لە بەندی دووەم سەبارەت بە عەقڵ دووەمین پاڵنەری مرۆڤە بەرەوخواناسی لە باسی یەکەمە یاسای هۆکاری باسەکەیت دەنووسی یەکەمین یاسای عەقڵی کە مرۆڤ ناچارەکات بڕوا بەخوا بێنێ بریتێ لە یاسای هۆکاری قانون سەبەبیە مەبەستت لە ئەم قانون سەبەبیە چییە؟ ئەوە یاسایەکە بەبێ ئەوە نەدەگونجە هیچ زانستێک پەیدا بێ هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە هەموو شوێنەوارێک کەسێک دەبێت لە پشت ئەو شوێنەواری پەیدا کرد بێ ئەمە یاسایەکە یاسایەکی خواڕستکە یاسایەکی عەقڵیە یەکێکە لە بەڵگە نەویستە عەقڵیەکان ڕازەکە ئەو کتێبە وردەکاری زۆرم تێدا کردووە جاجاریش هەر گوتومە ورد بەوە جاجا گوتومە هیوادارم باش سەرنجی بدەن کاکە پەیوەند خوا لە ناخی مرۆڤدا لە عەقڵی مرۆڤدا چەند یاسایەکی داناون کە ئەو یاسایانە پێیان دەگوترێ ئەلبەدەهیات العەقلیە ئەلبەدیهیات العەقلیە بەڵگە نەویستە عەقڵیەکان کە پێویستیان بە بەڵگەهێنانەوە ناکا یەکێک لەوانە هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە هەموو ڕێکخراوێک ڕێکخەرێکی هەیە دوشتی دش بە یەک نابێ لە یەک کات و لە یەک شوێندا هەبن شتێک ببێ و هەش بێ و نەشبێ نابێ هەموو لە بەشێکی گەورەترە الکل ئەکبەڕ من جوزئیه ئەوانە هی دیکەش هەن هەڵبەتە بۆ وێنە دوو کۆ دوو یەکسانە بە چوار ئەمجا دوایی ئەوانە بەڵگەنەویستی عەقڵین واتە ئەتۆ دوایی هەر یاسایەکی دیکە کە بتوێ پشت دەبەستێت و بەو بەڵگەنەویستە عەقڵیانە جا هیچێک لەوانە ئەم یاسای هۆکاریەیە یاسای هۆکاری وەکو گوتم بناغەی زانستە مرۆڤ بۆچی بەدوای ئەوەدا گەڕاوە کە ئایا هۆکاری خۆرگیران چییە دیارە زانیوێتی بەبێ هۆکارێک خۆر ناگیرێ دوای کەلەی کۆڵیوە تۆ ئەوە زەوی دەکەوێت مانگ دەکەوێتە نێوانی خۆر و زەویەوە خۆرمان لێ دادەپۆشێ و سەرنجام خۆر دەگیرێ ئەی باشە مانگ چۆن دەگیرێ ئەوە زەوی دەکەوێتە نێوانی خۆر و مانگەوە و سەرنجام مانگ دەگیرێ یعنی بەشەر زانیوێتی هەر پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە هەر شتێک هۆکارێکی هەیە هەر شتێک هۆکارێکی بەدوای هۆکارەکەدا گەڕاوە ئەوە بنچینەی زانستە یعنی مرۆڤ چۆن ئەوەی دۆزیەوە کە ئاگر دروستکە مرۆڤ چۆن ئەوەی دۆزیەوە کە یاسا سروشتیەکان یاسا فیزیکیەکان یاسا تەندروستیەکان لە بواری طبدا لە بواری گەردونناسیدا لە بواری زەوی ناسیدا بۆچی بەدوایاندا گەڕات چونکە لە عەقڵیدا ڕۆچوو بوو لە عەقڵیدا خوا دایناوەکە هەموو شتێک هۆکارێکی هەیە ئیدی بەدوای هۆکارەکان دەگەڕاوە ئەگەر ئەو بەڵگە نەویستە عەقلیە لە مێشتیدا نەبوایە پاڵی پێوە نەدەنا بەدوای هۆکاری شتەکاندا بگەڕێ باڵە مامۆستا تۆ هەر لە بابەتی یاسای هۆکاری دانووسی دوو جۆرە ڕێباز هەن لەبارەی چۆنێتی ناسین و پەیبردن بە وجودی شتانەوە بەڵێ ئەوانیش ڕێبازی ژیریانە و ڕێبازی ئەزمونیانە پرسیارەکە لێرەدایە ئایا ئیسلام هەردوو ڕێبازەکە تەبەنیە کات لەگەڵیدا یاخود
یەکی چیان قبوڵەکە وێکی چیان ڕەتەکاتەوە. هیچ گومانی تێدا نییە کە ئیسلام نەکرد ئەو دووە تاوڵەتە لەو کتێبەدا باسی ئەو دووەم کردووە ئەگەرنا ئینسان دەگونجێت لە ڕووی دڵیشەوە لە ڕووی دەروونەوە بە دوای زانستدا بگەڕێ و دەگونجێت لە ڕووی هەستەکانەوە پێنجهەستەکان کە دوایی دەبێتەوە بە ئەزمموی و دەگونجێت لە ڕووی عەقڵەوە و دەشگونجێت لە ڕووی وەحیەوە و دەشگونجێت لە ڕووی خوڕپە و ئیلهامەوە شتی بۆ کەشف بێ. من لەو کتێبەشدا دواتر باسی دەکەم باسی ئەوەشم کردووە و لە هەندێک لە کتێبەکانی خۆم دەباسم کردووە کە ئەمە لە بواری ئیپیستمۆلۆژیا واتە زانست ناسی ئینسان چۆن زانست وەدەستێنێ لە ڕوانگەی ئیسلامەوە بە پێی جۆری زانستەکە دەبێت ڕێبازەکەی میتۆدەکەی بگریە بەر. ئەگەر زانستیی سروشتیە دەبێت لە ڕێی زانستی سروشتیەوە بۆی بچی ئەو زاندراوانە کە پەیوەندیان بە سروشتەوە هەیە دەبێت لە ڕووی ئەزمون و لە ڕووی پێنجهەستەکان و لە ڕووی ڕێی خوانەوە بۆیان بچی. ئەگەر پەیوەندی بە ئاینەوە هەیە دەبێت لە ڕێی وەحیەوە بۆی بچی. ئەگەر پەیوەندی بە شتی عەقلیەوە دەبێت لە ڕێی بیرکردنەوەی عەقلیەوە بۆی بچی. جا لە ئیسلامدا ئەوانە هەموو پێکۆکۆ دەکرێنەوە هەموو پێکۆکۆ دەکرێن لە ڕاستیدا ئەوە کێشەی بینی ئەوانە بوو عەقڵگەرا و هەستگەرا یا ئەزمونگەرایەکان کە عەقڵ و ئەزمونەکانیان یا عەقڵ و پێنجهەستەکانیان پێکداداوە بەڵام ئیسلام هەمان کۆ دەکاتەوە. تەماشا بکە خوای پەروەردگار چی دەفەرمێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا فجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. خوا ئێوەی لە سچی دایکتان دەریان هیچتان نەدەزانی ئەی چۆن دوای چۆنمان شت زانی وجعل لكم السمع والأبصار والأفئدة بیستن بۆ وەرگرتنی وەحی چاو بۆ گەڕان بە دوای دیاردە سروشتەکاندا والأفئدة کۆی فؤادە عەقڵ کەواتە هەرسێکی لێردا هێناوە لە ڕێی بیستنەوە وەحی دەرەک دەکرێت لە ڕێی دیتنەوە زانیاری ئەزمموی پەیدا دەکرێت و لە ڕێی عەقڵ و قەلبیشەوە فؤاد یعنی عەقڵ ئەوەش ئەو شتانەی کە لە مەودای عەقڵدان جا ئەو شتانەی کە لە مەودای عەقڵدان ئەگەر بە پێنجهەستەکان بۆ ئەمچی بە غەڵەت دەرەچێ مرۆڤ. یعنی ئێستا تۆ لە بەرامبەری من دانیشتووی من چۆن بزانم کە تۆ چ جۆرە کەساتیەکت هەیە چیت پێخۆشە چیت پێ ناخۆشە چێت خۆش دەوێ لە ڕووی فیکرێەوە چۆن بیر دەکەیەوە ئایا بە پێنجهەستەکان هیچ بۆ دەرەک دەکرێت ئایا دەبیندرێ دەستی لێ دەدرێ تام دەکرێ بۆن دەکرێ دەبیسترێ ئەوانە هیچی نەخێت لە ڕێی عەقڵەوە دەزانم. ئەی بزانی شتێک بۆ وێنە ئەم پەرداخە بزانین داخوا چی تێدایە دەبێت لە ڕێی چاوت تەماشا بکەیت کەواتە هەر شتە دەبێت لە ڕێی خۆیەوە میتۆدێکە لەگەڵ سروشتیا دەگونجێ بۆی بچی. ئەوانەی کە سەریا لە ئیلحادەوە دەرچووە کاکە پەیوەندزانی بۆچی سەریا لە ئیلحادەوە دەرچووە ویستویان لە ڕێی پێنجهەستەکانەوە بۆ خوا بچن لە ڕێی پێنجهەستەکانەوە نەک خوات بۆ دەرک ناکرێ هەر مادەشت بۆ دەرک ناکرێ بۆ ئێستا و مادەی ئەمە دەیبینین ئەوە تیشک بەو شێوەیە لەو شتانە دەدا و ئەو ئەندازە تیشکەی کە ئەوی قوت دەدرێوی دیکە کە دەمێنێتەوە دیمەنی ئەو شتانەمان ئەوە بۆ دەردەخا بەڵام جەوهەر و ماهیەتی مادە بۆ ئێمە دەرک ناکرێ. گەردیلە خۆ بە هیچ میکرۆسکۆپێک نابیندرێ ئەی چۆن دەزانین مادە هەیە بە عەقڵ دەزانین ئەوانە ڕواڵەتەکانی مادەن بەڵام بە عەقڵ دەزانین مادە هەیە. ڕوح هێزی مکناتیزی هێزی کێشەندە هێزی جاذبیە کە من گردونێ ڕاگرتووە چۆن دەزانین کەس دیتوێتی کەس بیستوێتی کەس تامی کردووە کەس بۆنی کردووە کەس دەستی لێداوە بە پێنجهەستەکان نەخێر ئەی چۆن دەزانین هەیە تەماشا دەکەین هەموو کەون و کائینەتە ڕاوەستا و زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە کەواتە دیارە هێزی ڕاکێشانێک هەیە لە نێوانی زەوی و خۆردا ئەی بۆ پێوە نانووسێ هێزێکی دەرکردن تەڕدیش هەیە هەم جەزب هەیە هەم تەڕد هەیە لە ئەنجامی ڕاکێشان و پاڵپێوەناندا خولانەوە دروست دەبێت ئەمە بە عەقڵ دەزانینەوە بەڵام لە ڕێی هیچ کاو لە پێنجهەستەکانەوە ئەوە دەرک ناکرێت کەواتە ئێمە هەند زۆر لە دروستکراوەکانی خوش لە ڕێی پێنجهەستەکانەوە دەرکیان ناکەین چ جای خوا سوبحانەوە تەعالا کە بەدیهێنەری هەموو دروستکراوەکانە دەبێت لە ڕێی عەقڵەوە بۆی بچی لە ڕێی عەقڵیشەوە عەقڵ دەتگەیەنێتە توخوبی مادە بەڵام میتافیزیک ئەو دی و سروشت دەبێت چۆنی بۆ بچی لە ڕێی وەحیەوە واتە پێنجهەستەکان ئێمە جیهانی فیزیکمان پێدەناسێنن
عقل پێمان دەڵێ لە عقل پێمان دڵ لە پشت ئەم فیزیکەوە میتا فیزیکیشێ پشت ئەو دی سروشتێ بەدیهێنەرەکێ چۆن ئەو بەدیهێنەرە بناسیین ئەمجا عقل دەڵێ لێرە من ڕادۆستم نازانم چۆنە ئەو زاتە نازانم چۆن دەزانم زاتێ پەروەردگارێکە بەس نازانم چیە چۆنە وحی دەڵێ وەرم پێت دەڵێ ئاوا کەواتە لە پێنجەکان و دەست پێ دەکات معریفەت و زانین بە عقلدا تێدەپەڕێ و دوای کە عقل ڕادەوەستێ لە توخوبی خۆی ئەمجا وحی دەڵێ جانۆرەی منە ئەمە دەزانم لەو دیوی چ باسە دەڵێ هەباسە لە دیوانان چ باسە عقل دەڵێ ئەمن لێرە تاوە دەوەستم من لە جیهانی مادە و دیاردەکانیدا دەتوانم ئەسپی خۆم تاو دەم وحی دەڵێ نا ئەو دیوی عایدی منە من دەزانم خوا کێیە چۆنە سیفاتەکانی ناوەکانی و دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خوادا بکرێ و ڕۆژی دوایی بەهەشت دۆزەخ و ڕوح و جیهانی ڕوح ئەوانە عایدی منە. سوپاس دەکەم مامۆستا ئەچەنە پرسیارێک مابوو بەس بەوەی کە جوابەکەی هەڵ نەپڕوزێ کاتەکەم هیچی ئەو تۆی نەماوە هەڵێگرم چی بوو پرسیارەکەم بەتەچێت هەڵەگرم لە زەنی خۆم هەڵێگرم خەستم کردووە بۆی بە هەڵەش هەنەچم چووکە هەڵەکردن لە بەردەمی توە تۆزێک قورسە مامۆستا قبوڵی ناکەیت سپاس دەکەین نا من بە تایبەتیەوی خۆشم بوێ بەسەر هیچ هەڵێکیدا باس نادەم هیوایە کە خۆشمان هێندی هەڵە پەڵام دەکات گوێی نادەینە بەڵام ئەوەی کە سپاس دەکەم کاتە من شانسم نەیە الحەمدولله تۆ پیاوێکی خۆشەویستی لای من سپاس دەکەم عەزیزی تۆش لەلایەن سپاس دەکەین سپاس بەوەی کە ئامادە بووی لە ئەڵقەی ژمارە ئەم کتێبەمان زۆر قۆڵ و قورسە ئیدی جارجاری ڕەنگە ڕێ هێندی پرسیاران لێ دەگرن بەڵام زۆر قۆڵ و قورسە دەبێت هێندێکی شی بکەینەوە بۆ بینەران و بیسەرانی بەڕێز من سپاس دەکەم هەتا بۆ خۆشم کە کتێبەکەم خوێندەوە لە هێندێک بابەت زۆر باش حاڵی نەبووم بێستا کە تۆ جەنابە وەڵام بدایەوە ئێستا باشە زانم کە وەڵامەکان هەندێکی ڕاستە پێویستی بە بیرکردنەوە بە چەند جار خوێنەوە شەیە سپاس دەکەین سپاس بۆ ژمارە 32 بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەمە بخێش تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێری پاکەن.